من ئێستاش پێتان ئەڵێم پێشتریش گوتومە لەمە و دووەش هەر کاتی ئێوە تەسەوەر بکەن بوونی من لە سەرۆکاتی هەرێم کۆسبە لە ڕێی پێشوە چوونی وەزعی هەرێمی کوردستان کەس لە من ئاسانتر نییە و من خۆم پێتان ئەڵێم خواحافیز من ئێستاش ئەڵێم من خۆم نە بە سەرۆک ئەزانم نە بە حاکمی کوردستان ئەزانم من پێشمەرگەی کوردستانم و برای هەمووتانم جەماوەری تێکوشەر من کە قبولم کرد بۆ سەرۆکاتی هەرێم من بۆ ئەوەم نەبوو پێم بڵێن سەرۆکی هەرێم یا من ببمە حاکمی کوردستان من مەبەستی ترم هەبوو ئەویش خۆی لەم خاڵانەدا ئەبینیتەوە یەک من هەموو هیوا و ئاواتم ئەوە بوو کە شەڕی خوکوژی شەڕی ناوخۆی کورد نەهێڵم دوو ماڵی کورد ڕێک بخەینەوە و ئاسەواری ئەو شەڕانەی شەڕەکانی خوکوژی نەهێڵین سێ پەیوەندیەکی دیبلۆماسی لەسەر بنەمایەکی محکەم لەگەڵ وڵاتانی دەرەوە دروست بکەین هەموو مەبەستی من ئەوە بوو من ئەم چەند ئامانجە بەجێ بگەینم تەقیمەکەش بۆ خەڵکی کوردستان بەجێ دێڵم